کلاسیکۆی نێوان بەرشلۆنە و ڕیال مەدرید ئەنجامەدرێ. پێشبینی لە نێو کارمەندانی دامەزراوی میدیایی نالیا وەرەگرین بابزانین ئەوان پێشبینیان چێ بۆ کلاسیکۆ، چێ پێی وایە ڕیال مەدرید یان بەرشلۆنە دەبێتە پاڵەوان. من هەرزوو پێشبینی خۆم کردو و پێم وایە کە ڕیال مەدرید دەبێتە پاڵەوان و ئەنجامەکەشم بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی ڕیال مەدرید وتووە. ڕەنگەوا بێ ڕەنگە واش نەبێ. وابزانین پێشبینی کارمەندان چۆنە لەگەڵمان بن. پێشبینیت بۆ کلاسیکۆی نێوان بەرشلۆنە و ڕیال مەدرید پێت وایە کامیان دەبێتە پاڵەوانی جامی سوپەر ئیسپان؟ ئەوەی من بزانم ڕیال مەدرید بە چ ئەنجامێک؟ 3-1. سپاس بۆ پێت وایە کە کامیان نەیباتەوە و کامیان دەبێتە پاڵەوان؟ بەڕای من ڕیال مەدرید. هەرچەند زۆر متابعەی یاریش ناکەم، بەس هەز دەکەم ڕیال مەدرید سەرکەوێت. زۆر سپاس. پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشلۆنە و ڕیال مەدرید. طبعا لە کلاسیکۆیە قەت پێشبینی ناکرێت بۆ هەردووشیان 50-50 چونکە کلاسیکۆ بۆ ڕیال و بەرشلۆنە یاریکی ئاسایی نییە، هەردوو لاوەکو برنەوەی جامێک سەیریەکەن، جا لەبەرەوە هیچ نییە پێشبینی ناکرێت 50-50. هەرە بەیەکیان نازناوەکە بەرێتەوە تاوانی باتەوە. من ئەڵێم 3 بۆ ڕیال مەدرید. 50-50 من جمهوری ڕیاڵم لەبەرەوە. قوربان ڕاح. کلاسیکۆی ڕیال و بەرشە پێشبینی چییە؟ وەڵام من بەرشە حەزەکەم باتەوە بە 1-2. چۆنی؟ چۆنی کاکس؟ پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشەلۆنە و ڕیال مەدرید. ڕیال مەدرید تەسەورەکەم بەس وەکو جارەکانی تری لێنێ ڤیدۆکان. بیری هەواڵی وەرزش ناکەی؟ بەرۆڵە زۆر خۆش بوو سەردەمەش لەگەڵ توە. هەواڵی وەرزش یان هەواڵی سیاسی؟ بیڵە سیاسی. زۆر سپاس دەکەم. پێت وایە ڕیال؟ بەڵێ وەکو تەسەوری خۆم تەسەورەکەم بێتەوە. باشە زۆر سپاس. 2-1 بۆ ڕیال. ئەچین بۆ ژووری کۆنتترۆل بابزانین پێشبینی کارمەندان بە شێوەیەکە. دیاکۆ و دەرهێنەر بابزانی پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال مەدرید چییە؟ من حەزەکەم بەرشە بیباتەوە، بەس ڕیال بەخۆترە 1-2 بۆ ڕیال. بۆ ڕیال. کاکە ئەودێر کاکە سامانجان، من بە هیوای برنەوەی ڕیال مەدریدم. ئەیتر ئینشەڵا پێشبینی منەوەیە کە بە پەنارتیات ڕیال مەدرید بیباتەوە. کاک بەڵێن تۆ خۆت پێشبینی و کردووە، ئێستا پێشبینەکە و دووپات کردووە، ینی منیش پێشبینی خۆم وتەوە، ینی پێشبینی بۆ یارێکە چی؟ مەڵێم 3-1 بۆ ڕیال مەدرید. بەڵێ ئینشاڵڵای باتەوە ڕیال. کاک بڕواوەکو ڤیدۆڵێکی بەتوانە پێوان بڵێ پێشبینین بۆ یاریەکە. 2-1 بۆ بەرشەلۆنە. خزمەتانە بەخێر. کاشوانە خۆی جمهوری ڕیال مەدرید وەکو ئینجاز کاشوانە سڵاو لێبێ. کاک سامان باشە برەڕۆ. پێشبینی بۆ یاریەکەی بەرشەلۆنە و ڕیال مەدرید خۆی جمهورێکی سەرسەختی ڕیاڵی. ڕیاڵی باتەوە بۆ پێی کە باشە ڕیال بەقۆترە و یاریزانی باشتری هەیە. ینی ڕیاڵی باتەوە پێت وایە ئەنجامەکە چەند بێت؟ 3-1 بۆ ڕیال. کاک مەریوان سڵاو لێبێ. حاڵ چۆنە؟ قوربانە بم. پێشبینی بۆ کلاسیکۆی بەرشە و ڕیال چی باتەوە؟ ڕیال. چەند بەچەند؟ نازانم بەڵام بەس ڕیاڵی باتەوە بەتاکید لەبەروی بەرشە وەزعی زۆر خراپ. چاوەکەمی برێزیز چاوەکەم. پێت وایە کامیان دەبێتە پاڵەوان؟ وەڵا ئینشاڵڵا بەرشەلۆنە. چەند بەچەند یاریەکە؟ وەڵای گۆڵی تەسەورەکەم گۆڵی کەم بکرێ 1-0 یا 2-1 بەو شێوەیە. عەزیزی پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال مەدرید 3-2 بۆ بەرشە. تەسەورەکەم بیبا بەڵێ دەستی تۆش خۆش. پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال بەرشلۆنە باتەوە 2-1. پێشبینی بۆ کلاسیکۆی بەرشە و ڕیال 2-1 بۆ ڕیال. زۆر سپرایز بووی. 2-1 2-1 بۆ ڕیال. چاگەمی کاکە هەمە پێشبینی تۆ بۆ یاریەکە 3-1 بۆ ڕیال. بەڵێ سەلام. مامۆستا تۆ پێشبینی چ بۆ یاریەکە چۆن؟ وەڵا 2-0 بۆ ڕیال. بەڵێ وەڵا ئەمووی ڕیال نیە مشورە. چاوەکە بەخێر. میرە چی لێ میرەبانی لێ سڵاوتان لێبێ.
میرەبانی پێشبینیت بۆ کلاسیکۆی نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە وازم تۆش 2-1 و تۆمیش 2-1 وتوە لەسەرەوە سووری 2-1 بۆ ڕیال مەدرید خۆ جمهوری ڕیالیش نیت وەڵام من هاندەری تۆ هاندەری ڕیال مەدریدی کە ڕیال مەدرید لە ئێستایە ئەتوانێت کە لە بەرشلۆنە باتەوە باشە من خۆم جمهوری ڕیال مەدرید نیمە ڕاستی نە ڕیالم نە بەرشەم لە ئێستایە بەڵام پێم وایە کە ڕیال مەدرید توانای بردنەوەی هەیە منیش هاوشێوەی ڕای تۆمێک کاکسە بابزانین کاک شۆمانەڵەجی کاک شۆمان سلااو لێ سڵاو توش نامەسە باشی پێشبینی بۆ یاریەکەی بەرشۆ ڕیال من دووبەی چندانە 2-0 بۆ ڕیال تۆ بارودۆخی تۆزێ باشترە لە بەرشلۆنە بەست کلاسیکۆی عادەتەن ئەگۆڕێ ئەنجام شتەکانە بۆ 2-0 ڕیال پێشبینیم ئەوەیە حەزم لە بەرشەیە پێم خۆشە بەرشە بباتەوە ئینشەڵا 2 بەجێ باتەوە ئەیبزانین پێشبینی تۆ بۆ یاریەکە هەستەکەم نا ڕیال مەدرید چەند بە چەند 3-2 من خۆم جمهوری ڕیاڵم هیوادارم ڕیال 3-0 بیباتەوە بەڕای من یارەکە 3-1 بێ بۆ ڕیال پێشبینی تۆ بۆ یاریەکە من خۆم ڕیاڵم ئینشاڵا 3-1 بۆ ڕیال سپاس پێشبینی بۆ یاریەکە چی وەڵایی پێشبینیم چێداوا چێ بەشە بیباتەوە 2-1 پێشبینیتان بۆ یاریەکەی بەرشۆ ڕیال بۆ بەرشە و ڕیال وەڵاهی وادارم ئینشەڵا ڕیال بیباتەوە 2-0 وڵای من جمهوری باشم تامان حەزەکەم بەرشە بیباتەوانێ بەستر وەکو پێشبینی پێم وایە 1-2 بۆ بەرشە طبعا هەر ڕیال مەدریدی باتەوە جمهوری ڕیالی چەند بە چەند 3-2 ممنون بۆ کلاسیکۆی بەرشۆ ڕیال وڵی بە حکمی ئەوەی کە ئێستا ینی تۆزە کلاسیکۆ قورسە پێشبینی بکرێت چونکە یاریەکە جیاوازە چەند ئێستا بەرشە وەزعی زۆر باش نییە لە چاو ڕیال مەدریددا بەڵام کلاسیکۆ جیاوازە هەندێک جار بەرشلۆنە لە حاڵەتێکی زۆر خراپە بۆ ڕیال وەزعی زۆر باشتر بووە بەرشلۆنە برداوە بە هەمان شێوە ڕیالیش وەزعی باشتر نەبووە خراپتر بووە بەڵام یاریەکەی بردوێتەوە بەڵام تەسەوڕەکەم ڕیال براوە بێ لاە جیازی گۆڵێت 1-0 2-1 پێشبینی بۆ یاری کلاسیکۆی سبەی شەو بەرشە و ڕیال پێم وایە ڕیال مەدرید 2-1 یاریەکە کۆتاییە تایباتەوە بشی سواس ڕیال و بەرشە یاریەکەن تابعی ڕازەمەگەر حەزم لە ڕیال بووە سەردەمی زیدانی ئەمە جی لە کۆنەکەین ئێستا پێ وایە کوێ ئەیباتەوە ڕیال حەزم لێ ئەو بیباتەوە تەسەوری ئەوە شەکەم ڕیال بیباتەوە 1-0 پێشبینی پێ دوات واللهی بەڕای تۆ کامیان بەر من وتمە 2-1 بۆ ڕیال تا بۆچین تۆ تا ماوەزە مەهدی پێشبینیت بۆ کلاسیکۆ وەڵایی پێشبینیکردنی کلاسیکۆ قورسە ڕیال مەدرید ئێستا لە بارودۆخێکی باشایە بەڵام تەوقعاتی کلاسیکۆ قورسە بەڕای من 2-1 بۆ بارشەلۆنە پێشبینی بۆ کلاسیکۆ والله ئەکید ڕیال با بڵێن 2-1 بەڵێ بەشیت سپاس پێشبینی دەگەم ڕیال مەدرید 2-1 بیباتەوە وەکو هەندێکی ڕیال مەدرید ئینشەڵا ڕیاڵی باتەوە چەند بە چەند 3-2 بۆ ڕیال پێشبینیم بۆ ڕیال بەرشەوەڵە هەستەکەم ڕیال ئەیباتەوە 3-1 بەڵام حەزیشەکەم بەشونە براوە بێت چامەکە باتەوە 2-1 بۆ ڕیال خەبیە خەبیری وەرزش پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال مەدرید بۆ ئاستی ئێستا ڕیال مەدرید دەیباتەوە 3-1 پێشبینی بۆ کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال مەدرید پێ دوایە کامیانی بنەوە خۆ جمهوری کوێ جمهوری ڕیال مەدریدم ڕیال مەدرید سەرەکەوێ بە 2-0 خدای بپرسیارش منکن از نزانم چش ورزشی نزانم از بس کریستیانو نیاسم و ریال مدرید از کسی ننیاسم و از نصح که ملعب بجید ریال مدرید ئەبێ ڕیال بباتەوە مەجای دیانی بەخۆ من خۆ پێشبینی ناکرێت بەڵام حەزم لەوەیە ڕیال بباتەوە و 2-1 ئینشاڵڵا وەڵای 2-1 بەڵێ مامۆستا گۆران پێشبینیت بۆ کلاسیکۆی نێوان بەرشە و ڕیال کاک سامان تۆ بۆ قۆزی و منیش بەم شپرزوشای لێی شاتومەتەوە جیاوازیمان زۆرە
بس من پێم وایە بەرشەلۆنا ینی ئەتوانێت 2-1 ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێت منی تۆ بە تەواتی دژێکی من وتمە 2-1 بۆ ریال تۆڵی 2-1 بۆ بەرشە بۆ بەرشەلۆ من هەر لە کۆنەوە دۆستایەتی کۆن لەگەڵ بەرشەلۆنا هەیە دوای یارەکەی بینین یەکە بینینەوە 2-1 بۆ بەرشەلۆنا چاوەگەم کاک سامان ئێستا پێشببینی کامێرەمانەکەم چێنەر ماوە با بزانین پێشببینی چێنەر چیە بۆ یاریەکە کاک سامان بوومە ساور من ئەڵێم 3-1 بۆ ریال مەدرید ئێستا لە ریال ئاستی زۆر باشە بەڵام لە کلاسیکۆی شامشتێ ڕووەدا چاوەڕێکین ڕۆژی یەکشەمە کاتژمێردە